بله بینران ایدی ایشف یکم شبه پشتی 5 و 4 سالان شبکه به اسد سوریا در باز دکه البته لسوریا ایدی سیستم اسدی بداوی هاتیه لیل سوریا بگمان کومه که گروپین چکدار کومه که آلیین اپوزیسیونه بناو نشان جدا به اجندای جدا و که تگوتن به ایدای جدا به هفدونا قبول کردیم لسر عرضه دا سالاداری دکن گلوی چاله هبکن سوریا نو لسر چه بنامه دیتا درست کردن یابسانی ها درست بیت افهلو مرجن کو سوریا تدا در باز به بگمان تداخل ولاتین هفسه برجواندین ولاتین دور برحال دی میوانه که مهجایه برز ریچارد وایتز ریوبری سنتری شیکاری سیاسی و سربازی پیمانگاه هدسون لواشنطن گلمه دما تباش برز ریچارد ادی روشا هنو که سوریا نهاد قناقه که بگویز دایا قناقه که بگویز آلوس یا بزحمت سرنجا جو بايدن سروي امريكا جي سبارتي في راوشا ابويا تو في قناغه چا تخمين ديكي گلو سوريا زوزو دي راستا ريبه راوشاوي بروسيس سياسي دي راستا ريبه يعني جيك آلوزه پێویستە هیوای باشترین بخوازین لە باشتر لەوەی دەرەنجامەکە خراپتر بێت ئەم جۆرە دۆخانە دەکرێت بۆ نمونە چەند نمونەیەکمانەیە لە ڕۆژهەڵاتی ئەوڕۆپا کە ئەم جۆرە شۆڕشانە ڕوویاندا دەرەنجامێکی باشی هەبوو بۆ نمونە لە ڕۆمانیا لە ئۆکرانیا لە جۆرجیا بەڵام هەندێک جار دەرەنجامەکەی باش نابێت بڕوام وایە خراپترین دەرەنجام هاوشەوەی ئەفغانستان دەبێت لە 1990ەکان کاتێک حکوومەتی نزیک لە سۆڤێت و رووسیا داڕوخە دواتر چەند گروپێکی چەکدار و سەرکردەی جەنگی لە نێوخۆیاندا بووە شەڕیان هێرشیان کردە سەر کابولی پایتەخت ئەمەش بووە هۆی سەرهەڵدانی تالیبان ئەمە خراپترین دەرەنجامە بەڵام دەبێت هیوای دۆخێکی باشتر بخوازین ئەمریکا تا ڕادێک کاریگەری و هەژمونی هەیە بۆ نمونە دەستەی تەحریری شام هەمان شتی دەوێت کە ئەمریکا دەیەوێت لە لیستی تیرۆری ئەمریکا نەمێنێت دەوێت دەستی بگات بە کێڵگە نەوتیەکانی ناوچە کوردیەکان کە ئەمریکا تێدا جێگیر کراوە ئەمریکا و هاوبەشەکانی هەمان مەرجیانێت چەند مەرجێکیانێت داوا دەکەن بۆ نمونە دەیانەوێت بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات بگوازرێتەوە لە ماوەی 6 مانگدا هەڵبژارنێکی دیموکراسیانە بڕێوە بچێت بە گوێرەی بڕیاری 2254 کە چەند ساڵێک لەمە بەرەو بڕیارە دەرکرا لە ئەنجومەنی یاسایی برش ریچارد البته گرمتر ئەوەیە دەمانێت سیستەمێکی بێگومان مەذهبگەرایی مطلق هەبوو ئەو گروپین چەکدار کوونەها لە سووریەژی کە بێگومان هەوڵ دەدەن کوتەبلی پرۆسێسا سیاسی بن باڵە جوواکان نێودەوڵەتی بە ئاراستەیەکی باش بخۆڕا بکەشم لێ ئەوژیک دەبدەمادا بێگومان کومێکە گروپین رادیکال و گروپین دوگمایی بوونە کەواتە دچارچووێ ڕەوشە سووریا دەگەل و تودبینی ممکن بێ هەفتوو قبول بکەن ئەvê دچارچووێ پرۆسایکە دەموکراسیدا هەفتوو قبولکردنێ ئەو هەموو واقع و دیفاکتویەک لە سووریای لە بەرچاوان دەرباز بکەن دیالوگێکە نافخۆیە ئاواکەر ئەنجام بدەن فعلا سووریا لە گۆر ڕێو ڕێبازێ نەها یعنکو جیهانا پێشکەتی و تێدا دەرباز دەبە و مافی وەکەویە تێدا دەستە بەرکەن قەنەعەت پند هێت گەلو ئەگەر هەیە ڕوو بدات بە گوێرەی پرسیارەکەت کە باسیەوە دەکەی ئەو کەسانەی چەکیان لە دەستە نانەوێت دەسەڵات ڕادستی ئەو کەسانە بکەن کە لە بنکەکانی دەنگدان براوە بوون بۆ نمونە لە سوودان ڕێکەوتنێک هەبوو بۆ گواستنەوەی دەسەڵات بۆ مەدەنیەت بەڵام بۆ شەڕی ناوخۆ ئێستا لەسەر دەسەڵاتەوە شەڕە ئەمە دەکرێت لێرەش ڕوو بدات ڕامەگەری هەیە ڕوونەدات زۆر زووە ئێستا بڕیارە بدەین دەستەی تەحریری شام بەو شێوەیە نییە کە 10 ساڵ لەمەوبەر مامەڵەی دەکرد لەوانەیە سەردەمیانەتر بێ ئەگەر هەیە هاوشەوەی تالیبان بێ کاتێک دێتە سەر دەسەڵات بڕیار دەدات جیاواز دەبێت بەڵام هاوشێوەی پێشتر مامەڵەت دەکات ئەو کاتێکە دەسەڵات بەدەست دەهێنێت بۆیە زۆر زۆر بڕیار بدەین بله کەواتە گەرم دچارچووێ گوتارە جو بايدن سەرۆکی ئەمریکا بەحسی پرسێ بکەین جو بايدن دەبێژە ئەم پابندی بە پاراستنا ویلایە باکووری ڕۆژهەڵاتە سووریە و ئەمریکا ژی لەوەر هەیە و هەفبەشی نوێ بەکاو دەبێژە هەسەدە هەیە هەر ئیروژی هەسەدێ گروپین چەکدارێ نزیکی تورکیە لە من بجێ شەڕێکی دژوار هەبوویە
تورکیە دەبێژە بە تو ئەوەیە کە ئەم هەسە دێ پرۆسێسا سیاسیە سووریەدا قبول ناکەن و تورکێژی بێگومان باندۆریەکە زێدە لەسەر ڕەوشانهایا سووریە هەیە کەواتە دەبی چارچوبی دەگەل و چ بێتەکردن و نێزیکاتی هەبەیدی ئەف ڕەوشە بێتە قبولکردن. هیواخوازم لە بەرامبەردا مەرجێک هەبێت بۆ نمونە لایەنەکەی بەرامبەر کاتێک دەیانەوێت هێزەکانی ئەمریکا ناوچەکە جێبێڵن دەیانەوێت دەستیان بگات بە کێڵگە ناوتیەکان بەڵام ئەمریکا و کورد ئەمریکا دەوێت کورد بپارێزێت دەوێت ڕێگە نەدات هێز لە دژی کورد بەکار بهێندرێت بە هەمان شێوە ناوێت زیندانەکانی داعش تێک بشکێندرێن و زیندانی کراوان ئازاد بکرێن نامانەوێت دەستەی تەحریری شام لە هەموو شوێنێکی سووریا زۆر ئاساییانە دەرگای زیندانیەکان بشکێنێت ڕاستە زیندانی کراوی سیاسی ئازاد دەکات بەڵام بە هەمان شێوە تاوانباریش ئازاد دەکات بۆیە لەوانەیە داعش جارێکی دیکە لە ناوچەکەدا زیاد بکات. ولی کەواتە دەبی سەروبەندیدا ئەمریکا بێگومان مەهەک و چەند ڕۆژمانە ئێدی سیستەمی سەرۆکاتیە دەبێ گواردن ئەنکو شێوازە ئیدارەکردنا سەرۆکاتی کەواتە بێگومان ترامپ دەرێدایە ئێدی بە سەرۆکی ئەمریکایە بچە قەسرێ کەواتە ئەو سیاسەتە ئەمریکا لە هەمبەر سووریا هەیە بايدن دوه بير تويتا كير كود بيجا هيج علاقات ما براوش هندوريا سوريا بنينا كواتا بديناتا سياسات ترامب لهم بر سوريا بتايبتي لهم بر كردان دي اداره بيت تشاب گلو مينا بايدن به تونتر به خافتر به دي وكيشه دي مينا ئەگەری هەیە زۆر بە سادەیانە بڵێم ئەگەری هەیە پاشەک شەبکات هەوڵی داوە هێزەکانی ئەمریکا بکشێنەوە لە سووریا چەندی ساڵ هەوڵی ئەوەی داوە ئەو حەز ناکات سەربازانی ئەمریکا لە وڵاتانی دیکە جێگیر بکرێن بەڵام قەنەعەتی پێکرا پێشتر ڕایخۆی بگۆڕێت کاتێک گوتی ئەم کارە بکات یارمەتی دەرە بۆ رووسیا بۆ ئێران یارمەتی دەر و ڕێگە خۆشکەرە بۆ تیرۆریستان بۆیە باشترین حاڵەت ئەوەیە دەتوانین هێزەکانمان بکشێنینەوە لە سووریا بەڵام حکوومەتی نوێی سووریا و تورکیا پێویستە هەلومەرجێک دروست بکەن کە ئەگەری هەیە ئەم کارە ڕوو بدات بۆ نمونە ئۆتۆنۆمی بدەن بە کوردەکان کەواتە بەی گەرانتیکردنەوەی کە توت بێژی مافی کوردان لەسەر عەردێ ئەمریکا ئەکەر بەکێشە کو بێگومان تورکیە هەستکاریەکی گەلێکی جدی لە گەلوێ دەبەرێ هەیە تهدید ئۆپەراسیۆنجی ئەنجامدانە بەردام هێرشێن ئەسمانی دیکە سەر تایبەتی ناوەندی جودا جودا حتا یەن حەیەوێن خزمەتگوزاریە لە باکووری ڕۆژهەڵاتە سووریە ئەگەر ئەمریکا گرێمانە لە سووریە دەرکرد ئەم نابینین گەل و ئێدی سووریە دێچتە خاڵا سفر شەڕێکی تونتر لە وی وڵاتی بیک و حکوومەتێکە سەروەری لە شامی هەبێوێ دەست پێ بکە بڵێ ئێستا ئەمە هۆکارێکی گونجاو نییە بۆ سەرۆک ترامپ بايدن هێزەکانی ئەمریکای لە ئەفغانستان کشاندەوە کە ئەمە بۆ ئافرەتانی ئەفغانستان کارەسات بوو بايدن هەوڵی نەداوە سەربازانی ئەمریکا لە ڕۆژاوا و لە سووریا بکشێنەوە بەڵام ئەگەری هەیە ترامپ بۆ کارە بکات کە دواشی دەخات لە پێناو ئەوەیە تورکیا و دیمەشق سیاسەتەکانیان هاوسەنگ بکەن بەڵام لە کۆتاییدا لەو باوەڕەدام داوا لە هێزەکان دەکات لە سووریا و لە عێراق بکشێنەوە کەواتە بايدن دەبێژێم عێراقی ژێ بپارێزین بێگومان عێراق ترس هەیە ji ber ku efrawşa ku lê Sûriye heye derbazê Iraqê jî bibe taybetî jî hezkariya İsraîlê beraber bereyê meqaweme ku têgotî nêzîkî Îranê ku grupên çeydar di nava Iraqê jî da bêguman İsraîlê dikene armanc bombebaran dikin mûşekbaran dikin kewata gel û tu rewşê bi giştî çad bînî aya ew rewşa ku li Sûriyeyê berdewam bêguman rewşa navxweya Sûriye bû Iraqê gelê caran bandorî hebûye ji ber ku du welatên hevsîn hevdûne êdî di gelek aniyan da têkeliyawan hene ڕاستە نیگەرانیەکان لە سەرەتادا کاتێک ئێران
بە بریکارەکانی و میلیشیاکانی لە عێراق داوای لێ بکات لە سووریا دەسوەردان بکات و یارمەتی ئەسەد دات بەڵام ئەمە ڕووی نەدا ئەمە کارێکی باشە نیگەرانی دیکە هەیە ڕاستە ئەو ناوچانە بێگدی بەستراونەوە ئەگەر هێزەکانی داعش چەکدارانی داعش لەو زیندانەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕزگاریان بێت ئەگەری هەیە زۆر بە ئاسانی ڕوو لە عێراق بکەن و تێدا دابش بن گەلی کورد وەکو دەزانین لە تورکیا و عێراق و سووریا دابش بوون و بوونیانەیە بۆیە کورد لە بەشێک هاودەنگ دەبێت لەگەڵ کورد لە بەشێکی دیکە بۆیە سەختە ئەمانە بە بێدەنگی بهێڵینەوە بۆیە باشتر وایە هێزەکان لە عێراق و سووریا بوونیان هەبێت چونکە باشترە زووتر کێشەکان چارەسەر بکرێت ئەمە پێشتر ئەمریکاش ئەو کاری تاقی کردووەتەوە بەڵام ئەنجامەکەی باش نەبووە ولی برێس ریچارد وایتز ڕێبەبەری سنتەریژی کاریە سیاسی و سەربازی لە پەیمانگا هدستۆن لە واشنگتن گەلێکی سوپاس